سڵاوتان لەبێ ئەو دیمەنەی کە لە پشتمەوەیە ئەوە دانیشتوانی گوندی لاجانن زیاتر لە کیلۆمەترێک بۆ 2 کیلۆمەتر بە پێ هاتوون کە دوایەوەی کە گوندەکەیان چۆڵ کردووە ئێستا لێرە نازان بەرەو کوێ بڕۆن. من دەمەوێت دیمەنەکان زیاتر بگوازمەوە قسە لەگەڵ هەندێک لەو خەڵکەش بکەم کە گوندەکەیان چۆڵ کردووە بزانین ئەمانە دەستنە کوێ و دایەماندی نەبن بۆ لێرە دانیشتن بەنیازن چیەوە بچن؟ ئەم هەڵاتی ئەم گرینەدان هەڵاتینە ئەرێ وڵۆ لۆ هەڵاتن وڵۆ مۆڵێن مەیە چۆل کرامێت هەڵاتی چۆڵ کرد ئەرێ خودێت شتێک بۆ من هێلوە نەتان توانی لەوێ بن دابنیشن لەوێ ناوەڵا گوتە دەبی دەرکەم لێرە نەمینن ئەرێ وڵۆ ناخۆش نییە بۆنگۆ بەلول نەخۆشە بات ئەز هەشی لەمایان ناخۆش هەر بە پێیان هاتن ئەرێ وڵۆ دەتانەوێت چیەوە بچن؟ گەوەنە پەخوڵات بەنیازن چیەوە بچن؟ هیچ جێیەکتان دیاری کردیە؟ ناوەڵە چۆجی دیار نەکردن هەت بێژنم بڕۆن لەبەر چ ڕۆیشتن؟ دەریان کردنیا بە خۆتان ڕۆیشتن؟ ناوەڵە ئەوان گۆ دەرکەون مۆڵا چۆلکەن هیچتان بۆ نەکرا؟ ناوەڵە چ بۆ منە ئەی ئێستا دەبینی وازستانە و ڕەنگە باران بەڕێوە ئەرێ وڵە ماچکەین جێتان دیاری نەکردووە؟ ناوەڵە برەسەزیمە دیار نەکرا ئەو کەوینە ڕێکێ مەگوت تشتێکی بۆ ما بکەین خۆت جوان ماڵێت خۆ بڕێنین ئیستراحەت ئەشە سەدی هارنی ئەی پیاوێنگۆ کە سوکارێنگۆ هەموو وڵا پیاوە من نەخۆش شەرماڵ ئەوە سە قالبێ سە جادێ لێرە ئەنی دەربەدەر بوونە ئەرێ بکەین ئەتۆش بەنیازن خێمە هەڵدەن بستنە شوێنی دیکە چ دەکەن؟ وڵا هێ ئەمەش بە دوێ عاڵمێک کەتینە نەزانم چ دەکەنێ چ نزانم باشە دەستان خۆش دەست خۆش دیارە ئەوەی کە دەیبینن لێرە ئەوە دانیشتوانی گوندی لاجان بە ژن و بە پیا و بە منداڵ هەمووی سەرگەردان بوون هاتوونەتە دەرەوە تا ئێستا نازانن ینی چارەنووسێوانە چی دەبێ وەک دەزانن کە ئەو ڕووداوەی کە چەند ڕۆژی ڕابردوو لە گوندی لاجان ڕوویدا ئەو شەڕ و پێکدادانەی کە لە نێوان دانیشتوانی گوندەکە و هەروەها ئەوەی دەیبینن کە مەندامێکە من دەمەوێت بچمە لای هەرچەندە بەشێکی زۆریان نایانەوێ قسە بکەن لەبەرەوەی کە لەبەر باری ئەمنی خۆیان ماندی نەبی تۆ چۆن گەیشتی ئێرە؟ ناخۆش نییە بۆ تو؟ ناخۆش هەدیس بکەین ڕاستی وەک دەبینم دۆخی تۆ وەکو کەمەندامێک ینی قورس نییە بۆ تۆ لێرە؟ لای قورسایدەکە شتێک ناچاری بیست دەکەین ناچاری بۆ؟ ناچاری هەدیس بکەین نەدەتوانی لێ بمێنەوە؟ خبرەوە بە زۆر دەرمان دەکە کو لێ بە زۆر دەکران؟ وەدی بە زۆرە خۆ کەس بە خۆشمانی خۆ بەزی دێری ئەی ئێستا چێوە دەچن بەنیاز؟ وڵایە لێر دەبی لەسەر ئەو ڕێگایە؟ ئەرێ وەڵا بۆ ماڵە گودمان نییە بەرێ دەچینێ جێشدا دەنیشت چێوە بچین هەمووی چێوە بەرە گودو نەفەر دەچێ ماری خزمەتیان ماری ناسیارێکی نازانم قسەم بۆ ناکرێت لەبەرەوەی جەنابەت وەکو کەمەندامیشی لێرە زۆر باشە دەست خۆش بی دیارە ژن و پیا و لێرە یعنی وەک باسم کرد هەمویان هاتوونەتە دەر دەیانەوێ بەرەو شوێنێک بڕۆن کە یانەوێت تێیدا دابگیرسێنەوە یان تێیدا نیشتە جێبن بەشێکیان دەڵێن دەچینە ماڵی هەندێک خزم بەشێکیان دەڵێن چادر هەڵدەدەین بەشێکیان دەڵێن نازانم ڕای جیاجیا هەیە ئەوان گفتوگۆ دەکەن لە بینی خۆیاندا ژن و منداڵ هەمووی هاتوونەتە هێزی ئەمنیش لەسەر ئەو شەقامانە جێگیر کراوە بەڵام لێرە تا ئاستێک لەبەرەوەی کە هەمویان هاتوونە هیچ ینی لێرە لەسەر ئەو شەقامە هەمویان وەستاون ینی ئێمە تا کۆتا خاڵە ینی زیاتر نەڕۆیشتونە لێرە ماونەتەوە و چاوەڕێ ئەوەن کە پیاو ماقوڵەکان ئەوانەی کە لەگەڵیاندانە بزانن ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆی بزانن کە ئایا لەکوێ چادر هەڵدەن چکە ئەوان گوندەکەیان چۆڵ کردووە وەک خۆیان دەڵێن بەخواستی خۆیان نەبووە ئەو کشتەی کە کراوە ئەو کۆچە ئەو ڕاگواستنەکە کراوە بەدەستی خۆیان نییە ئەوانەی کە دەیبینن هەمویان ژن و ماڵ و منداڵن هەمویان لێرە دانیشتون پەرد بوونە ینی
دەمەوێت بسمەلایەن بەڵام بەڕاستی هەمویان حەز ناکەن یعنی قسە بکەن لێرە ئەوەی دەیبینن ئەوە خواردن دابەش دەکەن چکە ڕێگایەکی دووریان بڕیوە کیلۆمەتر بۆ 2 کیلۆمەتریان بڕیوە بە پێ لە گوندەوە تاوەکو بە ئاراستەی هەولێر کاکە بەنیازی چین چێوە دەچن وەڵا بەنیازی حەلک ماڵوەدانێ من کوێ بچین کابرا لە ماڵی خۆی بسەدەی کوێ بڕوە نازانم یعنی بەنیازن خێمە هەڵدەن یان بچنە ماڵی خزم و کەستان بەڵام زۆرن ینی ڕێژەتان زۆرەوە بە خێمەک و دووسێ ناکرێەوە خەڵکە هەموو لێرە دەبێتە حەلک دەکەویتی حتا خەبەرێک دێتەوە نەسەس لە وزارەت کەستان بریندارە ئەو ڕەشە ڕوشت بووە لە ئەوڕۆنە ئەوڕەکە هیچ بریندارێکی هەڵ ئەی ڕەوشی بریندارەکان چۆنە بریندەکان باش تێدا هەیە خراپشێ ئەدی بەسەر کراوە یان لە شەوی ڕابردوێنێ ئەوانە هەر حەف نەفەر دەستبی داوایان کردووە کە داوای زیاتری ئێوە چۆتان کرد نەدەکرا بمێنەوە لە شوێنی خۆتان دەکرا هیچ کێشەی خۆ کەس بە قەزمەندەری نەکراینە بەس خەڵکەکە بێزارە بێزارن لە چی بێزارن ئیشی نەبی کاری نەبێت لە شوورە دووسز خەندەق وشت لێدرایە لە دەوری بوون وەڵاهی دەرێن لێدرا بەس خەندەق کوشتی وەم نەیدە بەس هێزەکە هێز هەیە لە هێز هەیە مرتاح نەبوونەوە لەگەڵەوەی کە و هێزە لێ خۆ مرتاحیەکە چ ناخۆشە خەڵک ئیشێکی پێ ناکرێ ئەگینە خۆ ناوڵەوە گو دەبێت و تۆ نامەوێت دەرچی ینی قسەکەی تۆ با ئەو دەرنەچێت بەس معلومات ینی بە قسەی ئێوە چۆنە ینی چارەنووسی ئێوە چییە نەفەرمان بریندارە کوژراکەشیان لە سەمەینایە سلاح هەمومان دایتی من شوێ بەخوای هەتە سبەینی باگای ناتوانانی نەنووسن لە خەت و کارە باشتانە بوو کارەباتانە بوو نییە بێخەتی کارە باشتانەوە جار هەبوو جار دەکوژە ئەویشی شەریکەی مەعمەلشی جار هەبوو پێشتر خەتان هەبوو پێش دریشیە کێشەتان نەبووە بەڵام ئێستا خەتیان لەسەر داخستن ئێستا هیچمانە خەت ئێستا پێت وایە چ دەکەن چارەسەر و چارەنووسی ئێوە چییە گفتوگۆ هەیە ینی بۆی بچن لە شوێنە یان بگەڕێنەوە گوندەکە کەس گوندەکە ڕەکەنەوە بەس لازنەوە چۆتان کردو باشە تا ئێستا چارەنووسی ئەو خەڵکە دیار نییە چارەنووسی ئەو خەڵکە دیار نییە بۆ نمونە کاتێکە لێرە کەسێک دێ بەرپرسێک دێ دەیانەوێت خەبەرێکی لێوەگرم زانین چارەنووسیان چییە نازانن کە نە چادر هەڵدەن نا سەردانی دابش بن بۆ شوێن بۆ ماڵ خزمی خۆیان کەس و کاری دیکەیان بەڵام ئەمە یەک و دوو نییە گوندەکە بە تەواوەتی چۆل کراوە وەک خۆیان دەڵێن ئەوەی کە ڕوویداوە بەخواستی خۆیان نەبووە هێزێکی زۆر هەراسانی کردوون ئەمانش ناچار بوونە گوندەکە چۆڵ بکەن لەبەرەوەی پێشتر ئەو هێزەی کە ئەو گرژەی کە ڕوویدا دوای ئەوەی کە ڕەوشەکە ئاسایی بوویەوە هێزە ئەمنیەکان داوایان کرد کە چەند کەسێکیان ڕادەست بکەن ئەوان وازیان لێدن 5 کەسیان ڕادەستکردن دوادر داواکاری دیکەیان هەبوو ئەویش ئەوە بوو کە دەبێت چەکەکانیشتان دانن چەکیان دانا ئەو بەوتەی خۆیان بەوتەی ئەو دانیشتوانی گوندەکە چەکیان دانا دواتر داواکاری دیکەیان هەبوو دەبێت 50 بۆ 60 کەس کە ئەوان دەیانەوێت ڕادەست بکرێن لەبەرەوەی ئەوانە پێشتر چەکیان هەڵگرتووە ئیدی کە دوای ئەم داواکاری ئەمانیش بێزار بوون و بەشێکیان گوندیان جێهێشت و تا گەیشتە و ئاستەی کە بە ناچاری وەک خۆیان دەڵێن هێز ئەمنیەکان بێزاریان کردوون بە ناچاری ئەم شەو بەرەبەیانی لە مزگەوت لە بڵندگۆی مزگەوت بانگیان کرد کە گوندەکە چۆڵ بکەن لەبەرەوەی ئەم گوندە بەجێ دێڵن بۆ ئەوان خۆیان دەڕۆن و سەرگەردان دەبن بەڵام جارێ دیار نییە بەشێکیان لێرە ئەوەی دەیبینن ئەمە دیمەنی ئەم قەرەباڵغیەیە کە خەڵک و دانیشتووی گوندی لاجانن مامە هیچ شوێنێکتان دیاری کردیە بچنێ مامە چ دەکەن مامی من چێوە هیچ شوێن و دیارە خێمەی هەڵدەدان یان دەستنە نا دەرناچی چاو دەرناچی بەس ئەوها پێمان بڵێ باشە وەک باسم کرد لەبەرەوەی بەڕاستی ئەوانە دانیشتوی ئەو گوندان بە خۆتان دەزانن کە شەڕ ڕووی داوە خەڵک کوژراوە ینی داوای دەستگیرکردنی خەڵک دەکەن بۆیە لەبەر سەلامەتی خۆیان هەمویان نایانەوێت کە قسە بکەن ئەوان دەیانەوێت دوور بن لەو
گرفتە لەو کێشەیە لەو شەڕە لەو هەڕەشەیە کە دێتە سەریان لێرە ئۆتۆمبیلێک وەستاوە نازانم ئەمە کێیە ئۆتۆمبیلە مشکلە نێبادەم و چاوت دەرنەچی ئەمە ئۆتۆمبیلە چێ بۆن منە دەورەتان لێدا والله هو پێشنیارەکان دەکە بزانە بەڵێ ئاکەوزان چ بکەن چ نەکەن ناگرێت ئەوە بەرپرسەوە کێ کەسانە کەسی لە خەڵکی گوندیان دانێ عرفانی دیکە نەچیتن با ئیشەکە سەهل بگرێ باشتر ئاسان ینی ئێوە دەتانەوێت گفتوگۆڕی ئێمەی گوندی نەک بەو شێوازە بەڵێ بزات ئەمە نامەرێکە کە ئاژەوەی دروست ببیتن کێشەی زیاتر بێتە ناو گوندی ینی ئێوە لەگەڵەوەدانە کە دۆخەکە ئاسایی بێت بزەبێت ئەدێکە لەگەوە دەنەوە و ماڵ خێزان منداڵ بەجێ دێلین تۆ خێزانداری بۆ ئەرۆڵە دووسێ منداڵی کچکەمە ناو سەرێتەوە لەناو سارێک بەپیان هاتن لێ ئەرۆڵە بەپیان هاتی سارە ماڵە ماڵێ بەجێشت سیارشتان بەجێ ئەرۆڵە سار و حاڵمان هەم بەجێ و ماڵ و حاڵتان بەجێشت ئەرۆڵە هەموو بە قوربانی یەک کەکە عرفانی دەکەن هەمووان ئامادەن کاکە بە عرفان دیگەنێ چیتن با خەڵکی دیگە بێتەوە نەکوژێتن لو دەبینی کەسێک ئیسفادە لەو شتەی دەکات چەند کەسێکیشتان دەستگیر کراوە بێگومانەگەر ئاسایی بێتەوە ڕەنگەوە ئەوە حکوومەت ئیش خۆی دەزانی بکاتە بەس ئەمە حەزمان لێ یعنی چەکە بە اتفاقی بگرێتن ئەوانیش ئازاد بگرێن چەند کەستان گیراوە وڵی پێنجمان یەکەم جار بوو چاریش بەخۆمان ڕادەسمان کرد حکوومەت داوای کرد باشە تۆش نازانی بەرەو کوێ ڕۆن بەخۆم بەرەو کوێ ڕۆنیان لێرە دەبین ماشین باسی لەوە دەکەن کە خێمە شت هەڵدەن والله جا خێمە دەدەن لە ئەوەی مندارە لە بە مندارێکە مندار گچکەیە منداری سەواوە هەموو تیرە ئەدی کاکە لەبەر ئەوەیە کە خێمەی هەڵدەنیان هیچ کێشە نییە کە چۆلیان کردێکە گوتی ڕای جیاواز هەیە لە بەینتان بۆ نمونە هەندێکتان قەرار لەسەر نەدرا ئەماڵەوەیەکی دەیدا قەرار بدا قەراری لەگەڵ ڕسپیەکان ئادی وەرە ڕسپیەکان ڕۆشتن وجا لەگەڵ حکوومەت لەو توێژدانە پێت وایە والله ما لەگەڵ بەرپرسانی وەزارەتی ناوخۆ بەخۆی قسەکان هەموو لە جێوە نایێتن هەیە قسەی دەکەن دەستان خۆش ئەوە وەک ئەو هاوڵاتیش باسی کرد لێرە جۆرێک لە تەفاهم لە وتوبێش ینی لە ئاڵوگۆڕکردنی قسە هەیە لە بەینیان بزانین چارە نووسیان چ دەکەن بەرەو کوێ دەڕۆن ئەگەر ئەو براش قسەمان بۆ بکەن کاکە ببوورە چارە نووسان کێوە دەچن بەنیازی چن جارە هیچ ئێمە دەمانەوێت پامینگۆ داواکارینگۆ چێشداواکاری نیە هیچ جەرگێن ئەوە ژنە بچیکە ماڵێ تێلای و ئیشەڵا حکومەژی دە حەلێکی یختی دێتان خۆشە حەل بکرێت ئەرێڵەمە پێ خۆشە بە ئەمێتاتە حەل بکەین خۆم ناتینە بۆ تێکدانێ باشە ئەمێتاتێک حەلێکی پێخرێ ئەگە حەل نەکەوتێ ئەم دە ژنە بچیک لێرە دەمانگرتنێکەن تۆ ئیشەڵا حکومەژی چۆڵ جەناوی وەزیرژی دێ ڕێکەونێکەکەن و بەلاکە کورمە ببیتەوە مشکلە نابیش زۆر باشە ئەوەی دەبینن ئەمە دیمەنی ڕاستە و خۆی هاوارەبوونی خەڵکی لە گوندی لاجان کە لە بەیانیەوە دوایەوەی کە لە بڵندگۆی مزگەوت داوایان کرد کە گوندەکە چۆڵ بکەن دیارە هەمویان بڕیاریاندا بەیەکەوە گوندەکە جێبهێڵن لەبەرەوەی کە پێیان وایە هێز ئەمنیەکان ئەوانیان هەراسان کردووە بێزاریان کردوون بۆیە بە ناچاری بۆ سەلامەتی خۆیان بۆ سەلامەتی خێزان و منداڵ و ماڵ و حاڵیان گوندەکەیان جێهێشت و چۆڵیان کردو ئێستا وە خۆیان دەڵێن هیچیان لەگەڵ خۆیان نێنەوە ئەوەی دەبینن هیچیان پێ نییە یعنی نەخۆراک نە کەلوپەلی ناو ماڵ بەشێکی زۆریشان ئۆتۆمبیلیشان لە ماڵی بەجێهێشتوە ینی بە هیچیان پێ نییە بە خۆیان هاتوونەتە دەرەوە گوندەکەیان چۆڵ کردو و دەڵێن تا حەل و فەسلێکمان بۆ دەکرێت جا حکوومەتە وەزارەتی ناوخۆیە یان حیزبە هەر کامێک بێ ئەوان دەیانەوێت سەلامەت بن ئەوان دەیانەوێت ئەو شەڕ و ئاژاوی کە ڕوویدایە کۆتایی پێبێ ئەویان بە باش زانیوە کە گوندەکە جێبهێڵن تاوەکو کێشەکە یەکلایی دەکرێتەوە ئەمە جارێ دوایین زانیاریە لەسەر و کۆچەی کە دەیبینن هەوڵە دەین بەردەوام لەگەڵ تامین تاوەکو چاوە